دادگای هەولێر سزای زیندانیکردنی 4 ساڵ و 6 مانگی دیکەی بەسەر ڕۆژنامەنووس شێروان شێروانی سەپاند. ئەو شاد حاڵانەی لە بەردەم دادگا ئامادە بوون بە ڕۆژنامەنووسانیان گوت شێروان شێروانی بە تۆمەتی ڕەشەکردن لە بەڕێوەبەری زیندان سزا نوێیەکەی بەسەردا سەپێنراوە. ڕۆژنامەنووس شێروان شێروانی نزیکەی 5 ساڵە لە زیندان، یەکێکە لەو 5 ڕۆژنامەنووس و چالاکانەی بادینان کە لە ئۆکتۆبەری ساڵی 2020 دەستگیرکران. 4 لە سزادراوەکان دوای چەند ساڵێک زیندانی ئازادکران، بەڵام شێروان شێروانی ژمارەیەک دۆسیەی نوێی بۆ کرایەوە سەرەتای مانگی داهاتوو دوایین سزای تەواو دەکرد دەبوو ئازاد بکرێت. بەڵام بە گوێرەی بڕیارەکە ئەمڕۆ دەبێت شێروانی 4 ساڵ و 6 مانگی دیکە لە زیندان بمێنێتەوە ئەگەر دادگای تەمیز سزاکەی بۆ کەم نەکات.